نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست خوشك برا بالرزكانم، ئەمڕۆ لە خزمەتی بەڕێزتانە ئەچینە سەر بنەمایەکی تر لە بنەما قورئانیەکان، یاسایەکی تر لە یاسا قورئانیەکان کە ئەویش فەرمایشتی خوای پەروەردگارە لە قورئانی پیرۆزە کە ئەفەرمێ قد علم كل أناس مشربهم. طبعا خۆشەویستەکانم، ئەم قاعیدە و یاسایە بڕگەیەکە لە ئاەتی 60 سوورەتی البەقەرە کە خوای تعالی ئەفەرمێ وإذ استسقى موسى لقومه فقلنا اضرب بعصاك الحجر فانفجرت منه 12 عينا قد علم كل أناس مشربهم كلوا واشربوا من رزق الله ولا تعثوا في الأرض مفسدين. موسى عليه السلام داوای لە پەروەردگاری کرد کەوا قەومەکەی تینویانە و پێویستیان بە ئاوی خواردنەوەیە. خوای تەعالایش بە موسا فەرمووی ئەی موسا بە دارەکەت بەلە ئەو تاوێرێکی زۆر گەورە هەبوو لە ناوڕاستی تیرەکانی بەنی ئیسرائیلە کە 12 تیرە بوون، فەرمووی بە دارەکەت بدە لە دەوروبەری ئەو تاوێرە لە هەر لایەکەوە جارێک لێیدا تا 12 جار، طبعا تا 12 ئاو بکەوێتە ڕێ بۆ تیرەکانی بەنی ئیسرائیل، یعنی هەر تیرەیەک و بۆڕیەکی ئاویان بۆ لا بڕۆ. فانفجرت منه 12 عينا، لو تاوێرەوە 12 ئاو هەڵقوڵا، یان 12 ئاو خوای تعالی هێنایە دەر. قد علم كل أناس مشربهم، هەر تیرەیەک هەر کۆمەڵە خەڵکێک کە بە یەک و ئەژیان هەر یەکێک بۆڕی خۆی بۆ لا ڕۆیشت و بۆڕی خۆی ئەزانی بۆ ئەوەی تعدال لە ئەوەکەی تر نەکا. جا خوای تعالی پیانی فەرموو كلوا واشربوا من رزق الله، لە نیعمەتەکانی خوا بخۆن و بخۆنەوە و هیچ فەساد و خراپەکاریەک لەسەر زەویە مەکەن. طبعا خۆشەویستەکانم، ئەم قاعیدەیە ئەوە دەرەخا کە خوای تعالی شتەکانی تەوزیع کرد، دابەش کرد. هەر تیرەیەک بۆڕیەک ئاوی بۆ نارد، ئەوە نەبوو بۆڕیەکی ئاوی گەورە بۆ هەر هەمویان بێ، بە تایبەت ئەوان زۆر بوون، حساب هەیە ئەڵێن نزیکەی 600,000 کەس بوون، دوای کێشە لە نێوانیانە دروستە بێ. بەڵام ئەگەر هەر تیرەیەک بۆڕیەکی بۆ بچێ یان ئاوێکی بۆ بڕوا، ئیتر کێشە لە نێوانیانە دروست نابێ. ئەمەش یەکێکە لەو قاعیدە گرنگانە کە خوای تەعالی پیشانمانێدا تا ئێمە دەرسی لێ وەربگرین لە ژیانی دنیا. طبعا لە شوێنی تری قورئانیشە ئاماژە پشتی وا کراوە. بۆ نمونە لە سوورەتی ئیسراء خوای تەعالی ئاەتی 84 ئەفەرمێ قل كل يعمل على شاكلته. ئەی محەممەد صلى الله عليه وسلم پیان بڵێ هەر کەسێک بە شێوازی خۆی کار ئەکا. و لە حەدیثی پێغەمبەریشە ئەم قاعیدەیە بە ڕوانگەیەک لە ڕوانگەکان پێغەمبەر صلى الله عليه وسلم ئاماژەی پێ کردووە. یەکێک لەوانە حەدیثێکە کە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم اعملوا فكل ميسر لما خلق له. کار بکەن، خوای تعالی هەر کۆمەڵە خەڵکێک یان هەر خەڵکانێکی ميسر کردووە بۆ کارێک، بۆ شتێک، یعنی هەر کەسێک کاری خۆی بکا
لە کاری خۆیان هەوڵ بدا زیرەک بێ چاو لەوی تر نەکە حەقی لەوی تر نەبێ تۆ کاری خۆت بکە و خوای تەعالایش هەر کەسێکی بۆ کاری خۆی بۆ ئاسان کردووە یان بۆ کاری خۆی سازداوە خوای پەروەردگار. طبعا خۆشەویستەکانم ئەم قاعیدە و یاسایە ئێمە ئیسفادەی زۆر لێ ئەەکەین. یەکێک لەو ئیسفادانە ئەوەیە کە نیزام و ڕێکخستن لە ژیانە زۆر گرنگە. نیزام و ڕێکخستن لە ژیانە زۆر گرنگە. عەدالەت و دادپەروەری لە ژیانە زۆر گرنگە بۆ پاراستنی ئەمن و ئاسایش و ئاشتی لە نێوان خەڵکە. یعنی ئەگەر شتەکان لە ژیانە بە نیزام بێ یعنی ڕێک خراپێ لەلایەن حکومەت و کاربەدەستێکەوە و هەروەها ئەگەر دادپەروەری و عەدالەتی تیا بکە ئەو کاتە ئەمن و ئاسایش لە نێو خەڵکە بەرقەرار ئەبێ ئەو کاتە ئاشتی و هێمنی لە نێوان خەڵکە بەرقەرار ئەبێ. بەڵام ئەگەر عەدالەت نەما ئەگەر ڕێکخستن نەما بوو بە هەرکێ بۆ خۆی بەڕاستی ژیان تێکەچێ. یعنی هەر لە شارێکە تەماشا ئەەکەی لە چوارڕێیانێکە ترەفەکلایتێک هەیە ئەو ترەفەکلایتە ئەگەر نەبێ بەڕاستی دەیەها کێشە دروستە بێ لەو شارە هەر لە شارێکە یعنی ئەو ترەفەکلایتەش ئیشەکانی ئەو شارە ڕێکەخا نیزام دروستەکە لەو شارە. چەند گرنگە نیزام لە هەموو بوارەکانی ژیانە نیزام زۆر گرنگە. هەر کاتێ نیزام تێکچوو عەدالەت و دادپەروەری تێکچوو ئیتر ئەو کاتە کوشتار زۆرە بێ خراپەکاری زۆرە بێ دزین زۆر ئەبێ گەندەڵی زۆر ئەبێ فەساد زۆر ئەبێ. بەڵام ئەگەر نیزام هەبوو ئەگەر واستەواسەکاری نەکرا ئەگەر ئەو حکومەتە کە حکومەتی خەڵکە و خەڵک ئابابڕێەوە ئەگەر عەدالەت و ڕێکخستنی بەرپا کرد لە نێوانی خەڵکە ئەو کاتە بەڕاستی هەموو خەڵک دڵی خۆشە بێ. نیزام زۆر گرنگە خۆشەویستەکانم نیزام زۆر گرنگە عەدالەت زۆر گرنگە. هەروەها خۆشەویستەکانم ئەم قاعیدەیە فێری ئەوەمانەکە کە هەر کەسێ بەهرەکانی خۆی بزانێ تواناکانی خۆی بزانێ و بەهرە و توانەکانی خۆی بخاتە کار بەهرە و توانەکانی خۆی بخاتە کار. یعنی تۆ لە چی بوارێکە بەهرەت هەیە لە بواری خۆتە هەوڵدە لێ هاتووبە لەسەر چی توانات هەیە لەو بوارەت هەوڵ بدە لێ هاتووبە. برا شەرت نییە ئینسان بەس لە ژیان یعنی لە بواری مەکتەبە لە بواری خوێندنی مەکتەبە مثلا بۆ نمونە سەرکەوتوو نەبێ ئیتر هەموو ژیانی بفەوتێ. ئینسان جاری وایە مەوهیبەتی لە بوارێکی ترا هەیە جا خۆ برا ئەگەر هەر هەمووی مەکتەب تەواوکە هەر هەمووی ببێ بە دکتۆر ئیسا هەموومان حەزەکەین کوڕەکانمان بێ بە دکتۆر بۆچی چونکە دکتۆر زەمانە ژیانی زەمانە جا خوا بێ ئیتر خۆ ئەی باشە کێ ببێتە مهندس کێ ببێ بە مامۆسا ئەی کێ ببێ بە فیتەر ئەی کێ ببێ بە کرێکار ئەی کێ بە قاڵی ناو بازار بکە ئەی کێ ببێ بە دوکاندار ئەی کێ ببێ بەچی ئەی خۆ هەرچی ئەم مێهنی دنیا هەیە هەمووی ئەبێ ئێمە یعنی یەکێ لە ئێمە بیکای کوڕی ئێمە بیکا کەوا بوو خۆشەویستەکانم هەر کەسێ لە چی بوارێکە توانای هەیە با لەو بوارە دەوری خۆی ببینێ و ڕۆڵی خۆی ببینێ و ئیشی خۆی بکە ئیتر حەساب بۆ نەکە ئیلا مەکتەب تەواوکە یا ئیلا لە بواری شەرعیە ئیسا مەسەلەن هەندێک مامۆسا ئاینیش هەیە هەر با ئێمە ڕەخنەی لە خۆمانیش بگرین کە ئەڵێ هەمووتان بێن خەریکی قورئان خوێندن من هەمووتان ببن بە عالمی شەرعی ناکرێ هەمووتان ببن بە عالمی شەرعی خوای تەعالایش لە قورئانەوەی نەفەرمووە خوای تەعالا فەرمێ با کۆمەڵێکتان کە توانای علومی شەرعی هەیە و توانای لەبەرکردنی هەیە و توانای ئەمانە پێ بگەن و تا بەیانی لەم شارە چەند مامۆسایەکی ئاین یان چەند عالمێک پێیا ببێ. یعنی مەبەستم ئەوەیە لە هەر بوارێکە تۆ توانات هەیە هەوڵدە لەو بوارە وەکو موسڵمانێکی خاوەن ئەخلاقی ئەخلاق جوان کە لە ئەثەرە هاتووە ئەفەرمێ خوای تەعالا پێی خۆشە هەر کەسێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوای تەعالا پێی خۆشە هەر یەکێک لێوە ئەگەر کارێکی کرد یان لە کارێکا شارەزایی هەبوو بە جوانی بیکە خیانەتی تیانەکە فێڵی تیانەکە. بۆ نمونە ئێمە پێویستمان بە سیاسی چاکەیە پێویستمان بە کەسی سیاسی هەیە بە سیاسیەت هەلپەرست نەبێ سبەی ڕۆی شتە پەرلەمان ئیتر ئێمە نەناسێتەوە بوو بە وەزیر ئیتر حەساب بۆ ئەو خەڵکە نەکا ئەو خەڵکە بچەوسێنێتەوە بوو بە مەسئولێک ئیتر حەساب بۆ خەڵک نەکا. ئێمە پێویستمان بە سیاسیەکەیە زۆر خاوەن ئەخلاق بێ زۆر خاوەن ڕەوشت بێ نەگۆڕێ ملەتی خۆی خۆش بێ لەگەڵ ملەتەکەی خۆیان بێ ئێمە پێویستمان بە سیاسیەکی لەو شێوە هەیە
پێویستمان پێێتی ئێمە پێویستمان بە دکتۆرێکەیە قۆڵبڕ نەبێ لەسەر خوێنی خەڵک نەژێ لەگەڵ کۆمپانیا ئەجنەبیەکانە کەوا دەوا فرۆشن عقد نەکا لە ژێرۆ بینێرن بۆ ئەوروپا و بۆ گەشت و بۆ سەیران و لەم لا دەوای خراپ و دەوای ئێکسپایر بکاتە قوڕگە ئەو خەڵکە تووشی سەرەتان و تووشی شێرپێنجە و تووشی ئەنواع عەشکاڵ نەخۆشی بکە پێویستمان بە مهندسی باش هەیە بۆ ئەوەی ڕێگاوبانەکانمان ڕێگاوبانێک بێ بەشی چەند ساڵێک بکە ئێمە پێویستمان بە هەموو میهنەکانەیە کەسی بە ئەخلاق بێت تەنانەت تاجری بە ئەخلاق خۆشەویستەکانی من پێویستمان بە تاجرێکی بە ئەخلاقەیە تاجرێک کە مراعاتی خەڵک بکە تاجرێک وەکو حاجی حەسەنی فیشەکی کفری بێ کابرا چوو بۆ لای وتو بووی ئەم سۆندەیە متری بە چەنە وتو بووی ئەوەیان متری بە 75 ئەمیشان متری بە 100 یعنی 100 فلس ئەیوتو بوو ئەم دوانەیەکێنی وتی بەرە وەڵایەکێکن ئەیوتی بۆچی ئەمەیان 75 ئەمەیان 100 وتو بووی لەبەر ئەوەی ئەمەیان کاتی من ئەمەیان بە کەمتر سندمە بیدەمە 75 قانجازمە بەس ئەمەیان ئێستا گران بووە بازار گران بووە ئەم تازەیە کە هێناومە ئەبێ ئیلا بیدەمە 100 ئەگینا قانجا ئەی وتوی قەینا ئەمیش بدە بکەرە 100 بۆ ئەوەی وتوی نابێ من بارزان سندومە ئیدەم بە ئەوە تا تەواوە بێ دوایی اینجا خەڵک ئەمە بکە ئەمە ئەخلاقە ئەمە ڕەوشتە لە پیاوێکی ئەتوانم بڵێم نەخوێنەوار بەڵام ئەخلاقی ئیسلامەتی تایە ئەخلاقی تجارەتی تایە ئەو تاجرانە نین کە ئەبن بە فاجر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت توجار هەیە فوجارە تاجرێکە بەزەی بە خەڵکا دێتەوە تاجرێکە بەری ئەو ڕەحمەتە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم الراحمون يرحمهم الله يرحمهم الله يرحمهم الله ئەوانەی بە بەزەین خوای تعالی ڕەحمیان پێەکا و بەزەی پیانە دێتەوە رسول الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم تاجرێک لە زمانی قدیم ئەکەوێتە سەرە مەرگ مەلائیکەی مەرگ دێنە بانسەری ئەڵێن هیچ چاکەیەکت کردووە ئەڵێن نایەتە خەیاڵم چاکم کردبێ ئەڵێن بیرکەرەوە ئەڵێ وەڵڵاهی ئەوەی بیرکەرەمەوە تەنها چاکەم ئەوەیە من تجارەت مەکرد لە کاتی تجارەتە بە شاگردەکان ئەموت هەر کەسێ هەیەی چاوتان لێی بێ یعنی یەکسەر ئەوەنە وەکو چۆن بڵێ گرانبا مەبن لەگەڵیان یەکسەر داوای قەرزەکەی لێ مەکەنەوە هەیشێتی بەس هەن مراعاتی بکەن ئەوەشی نیەتی چاوپۆشیمان لێ کرد چاوپۆشیم لێ کرد عەفومە کرد ئەفەرمێ خوای تەعالا فەرمووی ئێمە لە تۆ بەرترین تۆ ئاوا عەبدەکانی منت عەفو ئەکرد ئێستا من تۆ عەفو نەکەم ئەوە بڕۆ بەری عەفواتی من کەوتی ئێمە پێویستمان بە تاجرێلێکە قیامەت بۆ خۆیان بسێنن ئێمە پێویستمان بە مامۆسایانی ئاینی وا هەیە یعنی ئێمە پێویستمان بە مەلایەکی وایە بە مامۆسایەکی ئاینی وایە کە ڕەبانی بێ لەخوا ترس بێ میان ڕەو بێ توندڕەو نەبێ شلڕەویش نەبێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە زۆر جار عەرزم کردن من لەم شوێنەوە وتم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە شەرم لە کەسانێکەکە ڕێز لە کەسانێکە گرێ کە ڕێز لەم کەسانە ئەگرن یەکەمیان پیاوێکی ڕیش سپی هەر کەسێ ڕێژ لە پیاوێکی ڕیش سپی بگرێ خوا ڕێزی لێ ئەگرێ دووهەمیان ڕێزگرتن لە دەسڵاتدار و کاربەدەستێکی دادپەروەر هەر کاربەدەستێک هەر مەسئولێک هەر سیاسیەک دادپەروەر و پیاوێکی چاک بوو حەقە ڕێزی بگری و بیخەیتە سەر وسێمیشیان زانایەک پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم قورئان خوێنێک زانایەک مامۆسایەکی قورئان مامۆسایەکی شەریعەت کەوا زیادە ڕەو نەبێ غير غال فيه ولا جاف عنه كوا زيادة الروي نكا بشيوية كخلق قرقات سر خلقا خلق قات الدجمنية كثري خلق بنيري ابو جهنم بردوام سلهينيكي ورقردو سجليكي كردو اولا جهنم او هالا جهنم او هالا جهنم لجاتي خواب ريارة دا لجاتي خواب ريارة دا ولم لا يشوى كوم الله خلقاني كي كوم الله ما مسائلني كي براسي بونتا كلكي دصلات دار ديني خوانا فروشن بالدينار نأم و نأمش او عالم الربانية بك بو خوا دين داريتيكا بو خوا علمكي بو خوايا دين نافروش لبرخ بيناوي هيتش تيكا وتنرويش نية اما ايما زور ببيوش من بواهي وكو بيغمر بي صلى الله عليه وسلم اخر ام عالم نونر بيغمره صلى الله عليه وسلم علماء ورثي انبياء بيغمر اخوة فرمي اخر ذاكري عالم شتا وردكانش قول كاتو لم خلقا شتا خلافية بتشوكا كانش واقع وركاتو لخلق خلق سري ليتيك بتشيه هنابين لحب بتشوكتين المسألة
دوڕەکەن بەو سەر و عالەمەکەنە دوو بەشۆ هەم زۆر خەتەرە. وەک پێغەمبەر بە صلی الله عليه وسلم دوو سەحابە ئەچن بۆ سەفەرێک لە ڕێگا نوێژی عەسر دێتە سەرا، کاتی ئەوە تێت نوێژ بکەن ئاو نییە، تەیەمومەکەن، بە تەیەموم نوێژەکەن، بە خۆڵ تەیەمومەکەن و نوێژەکەن، دوای ئەوە تۆزێکی تر ڕێیەکەن ئاوە بیننەوە. یەکێکیان ئەڵێ وەڵڵاهی من بۆیە تەیەمومم کرد ئاو نەبوو، ئێستش نوێژی عەسر هەر مایەتی هێشتان خۆر مایەتی، من نوێژەکە دەستنوێژەکەم دووبارەیەکەمەوە، دەستنوێژی گرت بە ئاوەکە و نوێژەکەی دووبارە کردەوە. ئەوی تریشیان وتی من کاتێک نوێژی عەسر هاتە باناو کردم ئاو نەبوو، من تەیەمومم کردەوە و تەیەموم جێگەی ئاوەگرێتەوە، من دووبارەی ناکەمەوە. ئەم دوانە هەر یەکێک شتێکی کرد. بەڵام کە چنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوەیان کە دووبارەی نەکردەوە فەرمووی تۆ لەسەر سنەتی منی، چونکە سنەتی پێغەمبەر وایە کە تۆ تەیەموم نوێژت کرد بە تەیەموم ئاو نەبوو تەواوی تر. بەویتریان نەیفەرموو مادام و ئەم بێژە سنەت و تو بێژە بیدعەتی بڕۆ بەرەو جەهەنەم. نەوەڵا پێغەمبەر فەرمووی تو دوو ئەجرت هەیە، دوو جار نوێژەکە دووبارە کردەوە، لە ترسی خوایە دووبارەی کردەوە. کابرا ڕاستە نەی پێکا، بەس ئەو نەیزانی، هەر ئەوەی لێزانی و لە ترسی خوا شاوتی نەوەک یەکەم نوێژەکەم قبول نەبوو بێ، ئەم کەسە دوو جار ئەجریەیە مادام بە نەزانینەوە کردوێتی. پێغەمبەر ئاوا صلی الله عليه وسلم ئێمە فێرەکە، بەڵام هەنێک کەس هەیە ڕەبانی نییە بەڕاستی. ڕاستە لەوانەیە بڕێک تەرتیباتی هەبێ وەکو سنەتی پێغەمبەر بێ، بەڵام منهجەکەی منهجێکی ڕەبانی نییە. ئێمە منهج مشکلەمان منهجە، مشکلەمان منهج ئەبێ وەسەطی بێ، ئەبێ شتە ئەسڵەکان بە ئەسڵ بزانێ و نابێ لەیلادرێ، شتە فەرعیەکان و خلافیەکانیش ئەبێ بە نەرمی بڕوانیتی. پێغەمبەر وای کردووە. ئیسا ئەگەر کابرا مشکلەی ئەڵڵا بوایە لەسەر تەوحید بوایە پێغەمبەر نەیەوت تۆ دوو ئەجرت هەیە، نەوەڵڵا و کاتە پێغەمبەر ئەی فەرموو تۆ غەڵەتی تەوبە بکە بێ یەک خوا بپەرستە، ئەمە عەقیدەیە، ئەمە ئوسوولە، بەس مەسئلە فەرعی بێت تۆش بە ئاسانی بڕوانە. ئەو پەڕی بە خەڵک بڵێ من ئەمە بە سونەت ئەزانم، ئەمەیان بەڕاست ئەزانم، تەواوی تر خەڵک مەنێرە بەرەو جەهەنەم، هەر کەس ئێوانەکە وایە و هەر کەس ئێوانەکە وایە و ئاوە ئاوایە. ئێ بابە معقولە لەسەر مەسەلەیەکی فەرعی جا ئەگەر وا بێ ئەم عالەمە هەر بووی ڕاتە جەهەنەمەوە نابێت. خۆشەویستەکانم، جا لەبەر ئەوە خۆشەویستانم ئێمە پێویستمان بە ئەمانە هەر هەموویە، پێویستمان بە مامۆسایەکی مەکتەبی ڕێک و پێک هەیە بە ئەدەب و بە ئەخلاق مناڵەکانمان پەروەردە بکات. ئەمە زۆر زەرورە. خۆشەویستەکانم، داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات، هیدایەتمان بدات، نوریمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکات لەسەر دینداریەتی، لەسەر ئیسلامەتی. ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی، مان خەیتە سەر ئەو ڕێگایی تۆ پێت خۆشە، لەو ڕێگایە لەمان دەی کە تۆ حەزت لێی نییە یا ڕەب العالەمین. یا ڕەبی ماڵ و ناومان ساڵح بکەی، یا ڕەبی خێزانەکانمان ساڵح بکەی، ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە برا و خوشکانمان بکەی. یا ڕەبی خوایە بخاتر ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، تەبایی و خۆشەویستی بخەیتە نێوانمانەوە، دوورمان خەیتۆ لە تەفرەقە و لە دووبارێکی. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، لەو قاعیدەوە کە باسمان کرد لە ئەساسەوە ئەوە یعنی ئەوەمان بۆ دەرەخا کە هەر مرۆڤی خوای تەعالی بەهرەیەکی پێداوە، ئەبێ بەهرەکانی خۆی بدۆزێتەوە و ئیتر هەوڵدا ئەو بەهرەی خۆی بەهێزکا و بۆ خۆی لەو وارە ئیشکا. گوێ نەداتە ئەوەی بزانم خەڵک چی بەدڵە و خەڵک چی بەدڵ نییە، من خۆم بەهرەی خۆم ئەزانم، تەواو من خۆم ئەزانم بەهرەکەم ئەوەیە، ئیتر هەوڵەدەم بەهێزێکەم و ئیشەکەم، بیر لە شتی تر ناکەمەوە. ئەوە زۆر گرنگە بۆ گەنجان، بۆ گەورەکان، بۆ هەموو کەسێ. برادر جاری وایە دێت ئەڵێ فلانە کەس با فلانە کەس بۆ قورئان لەبەر ناکەی، ئێ فلانە کەس ناتوانێت ناو خۆی لێ ببرزە لە بیرێ چێتۆ جار وایە، ئێ تۆ هەر سەختی لێ بکەی قورئان ئێ ناتوانێت قورئان لەبەر، خۆ بە زۆر نابێ، خۆ بە زۆر نابێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکا باسی ئەومان بۆ کە ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خەڵکانێک هەیە، ئەفەرمێت دەرگاکانی بەهەشت هەشتن، دەرگامانەیە دەرگای نوێژە، دەرگامانەیە دەرگای ڕەیانە هی ڕۆژووە، دەرگامانەیە دەرگای زەکاتە، دەرگامانەیە دەرگای حەجە، ئیتر دەرگاکان ئەنواعن، هی سەدەقە و هی حەج ومان. ئەفەرمی هەر یەکێک لە دەرگایەک و بانگەکەی مەسەن کابرا زۆر ئەهلی شەو نوێژی بووە، یعنی ڕۆژوو لە ڕۆژوە بەقەوەت نەبووە، حتا ڕەمەزان تەواوەکە هەزار سەریژانەکە ئەملا ئەولاکە ناتوانێ ڕۆژوو بگری، یعنی خوای گەورە ئەو قوتەی نەداوە پێی. ئەمە لە بەس لە شەو نوێژیە بیتێ لە بۆ خۆی حتا بەیانی ئەتوانە شەو نوێژی بکە.
ئیسا ئیبن عەباس خوای لێ ڕازی بێ ئامۆزای پێغەمبەر مفسری قورئان سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەڕۆژووە ڕۆژی سونەتی ناتوانی بگە ئەیوت وەڵڵا من ڕۆژوو بگرم نوێژیشم پێ ناکرێت ئید کاکە ناتوانم بۆ بە زۆر نابێ بەس لەو لایشۆ گەورەترین عولەمای تەفسیرە هەیە لە بواری ڕۆژوە زۆر زیرەکە هەر زۆر بەتوانایە ئەسڵەن ڕۆژوە گرێت لە ئیمامی عەلیەکێکە لەو کاسانەی کە حەزی کردووە ڕۆژوو لە گەرمای هاویدا بگرێ سبحان الله خوا مەیداتە ئەو هەیە لەو ڕێک دەرگاوە بانگەکرێ هەیە لەو دەرگاوە بانگەکرێ هەر یەکێک لە بوارێکە هەر یەکێک لە دەرگایەکەوە بانگەکرێت ئەبوو بەکری سدیق فەرمووی ئەی پێغەمبەری خوا کەس هەیە لە هەموو دەرگاکانەوە بانگ بکرێت فەرمووی زۆر کەمە یعنی مرۆڤەکان زۆر کەمە یەکێک هەموو شتەکانی تیابێ لە هەموو بوارێکە بەتوان نابێ مستەحیلە شتی وا زۆر کەمە بەس فەرمووی ئەبوو بەکر هەیە لە هەموو دەرگاکانەوە بانگەکرێ بەڵام زۆر کەمە یەکێک لەوانە تۆی ئەی ئەبوو بەکر یەکێک لەوانە تۆی بەڵام ئەوە کەمە جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەم حەدیثە ئەومان فێرەکە کە ئێمە ئەبێ بزانین هەر یەکێ خوای تەعالا بە هەرەیەکی دابێ هەوڵ دە بەهرەکەی خۆت بەهێزکە ئینشاء الله ترست نەبێ و ئیشی خۆت بکە خوای گەورە دەگەێنێتە ئەنجام بە ئیزنی خوای پەروەردگار